سوێنتانە دەم بەخوا لەکوێی دین و ئەخلاق و شەرەف قبول بووە پیاوێک کچەکەی و پێش چاوی یان ژنەکەی ئاوا بکاتە لاشە و لاری بۆ خەڵکی عەرز بکات خۆی با بدات حیلکا و حیلک و پێکەنین عەرزکا بۆ خەڵکی تەمسیلی بکات کە من ژیانم بەم شێوازەیە و ئاواکەین و ئاواکەین بە ناوی ڤڵۆگ و بە ناوی حیجاب و بە ناوی بزنس ڕوویدەمەکەمە ئەو خێزان و خانەوادانەی کە پۆشتن کە باوکەکان لە مزگەوتن دایکەکان زبیحیان بەدەسێوێ و لە چکیان تون هەیە و کچەکانشان لە چکیاندا و باسی ئەو عایلانە ناکەم لەگەڵ ڕێزم کە سافیرن کە گوێنادەم بە ڕەزامەنی خوای پەروەردگار و هەرچییان بوێت لە فەسادی و لە خراپی هەم بڵاوێکن و هەموو مارەسەیەکەم باسی ئەوانە ناکەم باسی ئەواکەم لە کۆمەڵگایەمە ڕۆژدا ڕۆژ دەم چاوی تازە پێیاوێ محەجەبەیە ژینەی بیستووە کە پیامبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێت صنفانی من ئەهلی نار لەم ئەڕاهما دووچین هەن ئەهلی دۆزەخن بەسەر دەمی من نەبوونە بەڵام پەیابن نیساء کاسیات عاریات مائیلات ممیلات ئافرەتی لێکن خەڵکێژە پۆشتەیە ژی پۆشتەیە بەڵام کە سەیرەکەی ڕوتە لیجلی لە بەرانیە تەسکە تروسکە لارو لەنجەکە فەرمی لا يدخلن الجنة ئەو جۆرە ئافرەتان ناڕۆنە بەهەشت بێگەرێمە دەقێکی لەم شێوازەمان هەبێ ئەو دایکان و باوکانە زۆر تاوانبارن کاستیان بە مەسئولیت نەکردووە کەم تەرخەمیان نواندووە بەرامبەر بە کچەکەی تا ئەو هەنگاوێکی لەو شێوازەی ناوە بەیانیش کە قسە بە کچەکەی بکرێتە شیری پێ بکرێت سوکایەتی پێ بکرێت بێتاقەتی بێزار وەڵڵاهی بێزاری قیامەت قورسەرە و ناڕەحەتترە توخوای پەروەردگار لۆمەت کا لەسەری توخوای پەروەردگار سزادا لەسەری ئەو کچەتە تاوانێک لە تاوانە گەورەکان ئەنجامەدا و بڵاوێ کات و خەڵکیش تووشی تاوانەکە تاوانی کچەکەت و تاوانی هەموو ئەو خەڵکیش ئەتێتە سەر گردردنی توی دایک و توی باوکە گەربێت و کەم تەرخەمید لە ئاسیا کردوێ فەنەسیحەتی کە دەسی بگرێتەمەی خێری کە ستری کە شەرەف ئاوا سترەکرێ ئاوا پارێزگاری لە ئەمانەتەکرێ ئاوا وەسیەتی پیامبەر صلی الله علیه وسلم جێبەجێکرێ ئێساژیش نەبووە ئەتوانی گۆڕانکاریکە کچەکە دەتوانێت گۆڕانکاریکە هەنگاوێکی غڵەتینەوە دەرا ئەم هەنگاوە لە ناو عەرەبە زۆر باوە زۆرێک لە ئافرەتان بە ناوی ڤڵۆگ و بەم بەزم و ڕەزم ئاوە هاتنەتە ناو سۆشیال دوایی بەرەو هەڵدێ ڕۆیشتون حجابەکەیان وردە شل بۆتۆ دوایی بە شانازی و حجابەکەیان فڕەداوە هیچ زمانی نییە کچەکە دوای نەچێتەوە قارە و بۆ پیاوانەیشی وا ژنەکانیان وەکو کاڵا بەکاردێرن دینار و دۆلاریان پێکۆکەن و ئەی بەسە ژنەکەت هەموو سوشکێکی ماڵەکەتی بڵاو کرێتەوە هەلە ناو ژووری خەوە بەیانی هەڵەسی کامیرا هاوە سەرتۆ کوراخرەمە ئیمان هالێکێتەوەگە غیرەتت نەبێ ژنەکەت ڕابگری ئەوانێکی وا چەپڵیان بۆ لێدەن و ئەکاونتیان بۆ ئەکەنەوە تەسویریان بۆ ئەگرن وەڵڵاهی حسا و مردنیان بۆ ئەکرێ و شایانی هەموو قسەیەکن پیامبەر صلی الله علیه وسلم فەرمی ئەلحەم المەوت مردنە بۆ ئەو پیاوانەی کە ئێڵن ژنەکانیان حیلکا و حیلک و تێکەڵی و خەلوە بکە لەگەڵ خزمە نزیکەکانی خۆیان چ جای تۆ بێڵی 150,000 کەس ئەی بینی و ئەی ناسێ ورکەی غیرەتت بەرزەوێتەوە ئەی تۆ نازانی ئەم ژنت کە جلوبەرگ ئەگۆڕە لە بەرامبەر بە کامیرە نازانی دوایی شەوان ئەتێتە خەوی خەڵکی خەوی پێوە بینێ کوڕ ئەبێت تۆ می و پیاوەتی تیاوێ ڕەحمەتی خوات لێوێ ئینسان ئەگەر ئیماندار وێ ئەبێ غیرەتی هەبێ چۆن ئەو بێغیرەتی قبوڵەکەی ها چۆن قبوڵەکەی پیاەک تەلیفۆنکە بۆ ژنەکەت بێژە بێ بۆ ئەو جێگەی ڕێکلام بۆ بکە ئاوام بۆ بکە و ئاوام بۆ بکە تا ئاوا زیاترکەی پارە زیاتر پێدەم توش بکەویتە دوایەوە کچێکیان پێدای سەرەتاوانە و وردەوە دەلەژێر دەستی تۆ خەریکە بەرەو هەڵدێرە ڕوا خوا قبوڵەکەمە ئەو من با قسەکانم زیاد لە حەد درێژی نەکەمە ئەوەی ڕەزامەنی خوای پەروەردگاری گەرەکوێ و حەقی گەرەکوێ زۆر ڕوونە توانێ شوێنی کەوێت ئەتوانێ خۆی نەداتە ژێر ئەو هەموو تانە و تەشەر و ڕەخنەیە ئەو ژیانە قورسە هەڵ نەبژێرێ بۆ خۆی و ماڵ و منداڵی دیاردەیە لە ناو دین و کۆمەڵگای ئێمە هەرگیز جێی قبوڵ نییە ئێمە دڵمان خۆشە بێ ئەگەر کەسێکیان ڕێگەیەکی خەڵەتیان هەڵبژاردوێ ڕاستی بکەن و ڕاستی ئەوەی لە پێشترە هەڵمەتی لەسەر بکرێ بلۆک بکرێن هانی خەڵکی بدرێ ڕیپۆرتیان لێ بدەن ئەوەنە ناوبانگیان نەدرێتێ ئەو لایفچیانن لەگە ڕێزم بۆوانەی کە لایڤەکەنەوە بابەتی بە سوود تەڕحەکەن و سوودەگەین نەکۆمەڵگا ئاوانەی کە گوێن فێری مناڵەکانمانەکە مۆبایلەکانمانیان پڕ کردووە لە قسەی پڕ و پوچ و بێتام کەسی وایان هەیە سەیرەکەی چ بەهرەیەک تێکاکە 20,000 کەس بۆ دیاتۆ دانیشتووە عینەکی یەکرێت چاو بە خۆی دانیشتووە و سەرە لەقێنێ و گۆرانەیەکی خسەتە ئیش ئەگە تێرێتە بان سوکایەتی پێکە ئەو 20,000 کێن ڕاستی ئەگەر ویژدان هەبێ ئەبێ ئەوانش بلۆک بکرێن ئەگەر ئەمان زیانیان بۆ گۆشەیەکی کۆمەڵگا بێ بەڕاستی ئەمان زیانیان بۆ تەواوی کۆمەڵگایە ئەم قسانە ئەمانەتە لە گردنی ئێمە ئەبێ بیگەێنی ئەم کۆمەڵگا بەیانی کچەکەی تۆ کوڕەکەی تۆ تایە گەورا بێت ئەگەر ئەم دیاردانە قسەی لەسەر نەکرێت بە خراپی وەسف نەکرێت ڕایان نەگرن ینی کچەکەی توێش و کوڕەکەی من ئەبێ بە قوربانی دەستی ئامان
كلكم مسؤول عن رعيتي. ئەمە وەسیەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم، هەمومان بەرپرسین. السلام عليكم، فۆڵەشت بیر نەچێ.